ئەی ساحەتی سەد جەننەت دەشتی عەرەبوستانت نادەم بە هەزار گوڵشەن یەک غاری مغەیلانت بۆ لالەی نوعمانت داغدارە دڵ و جەرگم داغدارە دڵ و جەرگم بۆ لالەی نوعمانت بێپەرتەوی ڕوخسارت تاریکە دڵی تیرەم بەم زەڕێ بنوێنە خورشیدی درەخشانت بۆ سەروی خەرامانت وەک کومری ئەناڵێنم وەک کومری ئەناڵێنم بۆ سەروی خەرامانت. بەڵێ خۆشەویستان و ئازیزان لەسەر ئەم یادە پیرۆزە دەسمەلای بەڕێز میوانداری بەڕێز دکتۆر ئەحمەد جەمالمان کردووە و دەمانەوێ هەندێک پرسیار لەسەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاڕاستەی کاک دکتۆر بکەین. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سوپاس، دەستان خۆش بی، لەشتان ساغ بیت. بسم الله الرحمن الرحیم وبه نستعین. دەستان خۆش بی، لەشتان ساغ بیت. باشترین یارکردنەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکردنی فەرمایشتەکەی خوای پەروەردگارە کە دەفەرمێ لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە. بۆ ئێوە هەیە چاو لە پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم بە قائید و ڕابەر و مامۆستای خۆتانی بزانن. بەڵێ بەتەکید وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. پێغەمبەری خوا کە ناردراوە بە ڕەحمەت بە ڕێنیشاندەر بە هیدایەت نێدراوە بۆ بەشەریەت بۆ مرۆڤایەتی بەگشتی. کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن؟ صلی الله علیه وسلم کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵبژاردەی خوای پەروەردگار بوو لەناو گۆی بەشەر خوای پەروەردگار کە پێغەمبەری بەڕابەر و قائید هەڵبژارد و دەستنیشانی کرد. دیارە کە کۆمەڵێک تایبەتمەندی لە کەسایەتی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم ئی ئەوە بە کە خوای پەروەردگار جێنشینایەتی خۆی لەسەر ئەرز پێ ببەخشێت. بەتەکید پێغەمبەری خوا هەڵبژاردەی خوای پەروەردگار بوو لەژێر چاودێری خوای پەروەردگار خۆناغەکانی ژیانی ئاماژەی پێسپێدرا ئەوە بوو کە لە سوورەتی شرح خوای پەروەردگار دەفەرمێ ئەلم نەشرح لەکە صەدرەک ووەضەعنا عنکە ویزرەک وەرەفەعنا لەکە ذیکرەک. ئایا ئێمە سینەفراوانی و شۆردنەوەی دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ و بە هەمان شێوە لەژێر چاودێری خۆتەوە ڕێنمامان نەکردی؟ بەڵێ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ ئیعجازی زۆری تێدایە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ مرۆڤە بەشەرە بەڵام لەژێر ڕۆشنایی خوای پەروەردگارەوە نێدرایە بە قائید و ڕابەر و پێشەوە. چۆن دەتوانین ئێمە زیاتر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەست بێنین؟ شوێن پێ هەڵگرتنی ڕێبازەکەی، شارەزابوون لە ژیانی لە وردەکاری ژیانی. ڕێک با ئێمە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئاوا لێ بکەین لە دەوری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو هاوڵە بەڕێزانە هەبوون بەشێکیان هێشتا زیندوو بوون لە ژیان بوون مژدەی بەهەشتیان پێدرا بوو عەشەرەی مبەشەرە. هۆکارەکەی چی بوو؟ ئەوە بوو کە لە هەموو شتێک چاویان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه و لەسەر بێ. لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و لەسەر بێ فەرمایشتی هەبوایە، کردداری هەبوایە، هەر جۆرە شتێکی هەبوایە چاویان لە پێغەمبەری خوا دەکرد حەقیقەتەکانی ئیسلام لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و بەردەستە بوو جێبەجێیان دەکرد. وردەکاری ژیانی پێغەمبەری خوایان لە ژیانی ڕۆژانەیان ڕەنگ دەدایەوە. ئەوەش ببوویە هۆکاری ڕەزامەندی خوای پەروەردگار. بەڵێ بەتەکید ئاەتەکەی خوای پەروەردگار زۆر ڕوونە. هەر یەکێک لە ئێوە بانگەشەی خۆشەویستی خوای پەروەردگار دەکەن دەتانەوێت خوا خۆشی بوێن خوا لێتان ڕازی بی. قل إن كنتم تحبون الله والرسول فاتبعوني يحببكم الله والرسول. ئەگەر دەتانەوێت خوا خۆشی بوێن بە شوێنی مندا هەنگاو بنێن. پێغەمبەری خوا دەفەرمێ کە خوای پەروەردگار ڕابەر و مامۆستایەتی پێغەمبەری خوا بۆ دەستنیشان کردین و لە ڕێی خۆشەویستی ئەو خۆشەویستی و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست دەیلین. هەر لەبارەی سەحابە و هاوڵانەوە بڵێین بەتەکید ئەوان مرۆڤ بوون بەشێکی لادان و زیادە ڕۆیشیان هەبووە پێش ئەوەی هیدایەتی ئیسلام وەرگرن. بەڵام کاتێک کە دڵی خۆیان پەیوەست کرد بە ڕەزامەندی خوای پەروەردگار، کاتێک بە شوێنی پێغەمبەری خوادا هەنگاویان نا خۆشەویستی خۆیان بەدەسێنا و دوور بوونەوە لە هەموو زەللە و لادانێکی کە بەسەر مرۆڤ و یا بە هۆکاری نەفس و شەیتانەوە بۆ مرۆڤایەتی دروست دەبی. بەڵێ بەتەکید شوێن پێغەمبەری خوا هەڵگرتن بەختەوەری، خۆشبەختی، سەربەرزی، دەستکەوتی زۆر گەورەی تێدایە لە ژیانی تاکی، لە ژیانی خێزانی، لە ژیانی کۆمەلگاییمان. هەر کۆمەلگەیەک هەر میلەتێک کە هەستی بە ناخۆشی و نەخۆشی کردیە، هەستی بە جیاواری کردێ لە نێو جوداکاری کردە لە نێو میلەتە گەلەکانی دیکە بابێتەوە ناو بازنەی ئیسلام لە ڕێی ئیسلامدا سەربەرزی بۆ بەدەستێ. وەکو عەرەب لە دوورگەیەک بوون لە شوێنێک بوون هیچ ناوبانجیان نەبوو لە ڕێزی گەلانی جیهان. بەهۆی ئیسلامەوە فەزل و شەرەفیان بەدەستێنا، بەهۆی ئیسلامەوە سەروەریان بەدەستێنا، بەهۆی ئیسلامەوە حکم و دەسەڵاتیان جێبەجێ کرد. و لە چەند قۆناغی ژیانی بەشەریەت و مرۆڤایەتی زۆرێک لەو گەل و میلەتانەی کە چەوسێنراونەتەوە کە مافیان پێشێل کراوە بەڵام کە هاتن باوەشیان بە ئیسلامدا کرد گەیشتنە مافی ڕەوای خۆیان
گەیشتە ئەوەی کە کیان و دەوڵەت دروستکەن زۆرێک لە میلەت و نەتەوەکان لەوانەیە ئێستا دەرفەت نەبی ناویان بین بەڵام هەر ئەسڵەن ناویان نەبووە پێک هاتن نەبوون بە شێوازێک لە شێوازەکان بەڵکو زوڵم و ناداتپەروو لە نێوانیان هەبوو بەڵام کە زانیان حەقیقەتی ئیسلام دینێکی ڕاست و ڕێک و ڕەوایە بۆ ژیانی دنیاش بۆ ژیانی ئاخیرەتیش سەربەرزی و بەختەوەریە بە تەئکید کە باوەشیان بە ئیسلام داگرت بوونە سەروەری میلەتان ئەو میلەتەی ئێمەش بە تەئکید لە زۆرێک قۆناغەکانی ژیانی ئاستەنگ و ناخۆشی بینی بەڵام هەر کاتێک لە بازنەی ئیسلام سنووری دەوڵەتی کوردی فراوان بۆ بە زۆر لە وڵاتەکانی دیکەش هیچ کەسێکیش نەیتوانێت ڕێگری لێ بکە یا هەندێک تۆمەتی ناڕەوا دەدرێتە پاڵ بەشێک لە سەرکردەکانی کورد و لە ژێرسایی ئیسلام بەوەی کە بۆ نمونە زۆر جار ئەو قسە ناڕەوایە دەگوترێ سەلاحەدینی ئەیوبی سەرکردەیەکی ئیسلامی بوو و کوردیش بوو بەڵام چی بۆ کورد کرد بەڵێ دەوڵەتی کە سەلاحەدینی ئەیوبی سەرپەرشتی دەکرد سنووری دەوڵەتی کوردستان بوو فراوان بوو بە زۆرێک لە وڵاتەکانی دنیا وە کورد سەربەست و ئازاد بوون لە زۆر مێژووی دیکەی دەوڵەتی عوسمانیەکانیش بگرین ئەگەر ئاخر دەوڵەتی ئیسلامی بوو بە تەئکید کورد لە هەموو شوێنەکان بوونیان هەبووە ئەوە تا شەیخ الئیسلام کە ئەو کاتە لە پایتەختی عوسمانی دانیشتووە کورد بووە و زۆربەی والیەکان کورد بوون و سنووری دەسەڵاتی کوردستان بە شێوازێک ئازادی یا توانا یا دەسەڵاتی لێبیندرایە کە مافی کوردەکان زۆر بەخۆشی بووە و زوڵم و غەدرێک نەبووە و زۆرێکی دیکە قسە هەڵدەگری ئەو بابەتە بەڕاستی ئیسلام ڕەحمەت و بەرەکەتە کاکتۆرەتان بڵێن ئەو کاتێک کە کورد دەستی بە ئیسلامەوە گرتووە چەندی دەستی زیاتر بە ئیسلامەوە گرتووە زیاتر بە عیزەت بووە زیاتر سەرکەوتووتر بووە و هەر کەسێکیش لە ئێستا و لە داهاتوودا دەست بە ئیسلامەوە بگرێ سەرکەوتوو دەبێت بە عیزەت دەبێت بەتەئکید مصداقیەتی ئاەتەکەی خۆی پەروەردگارە العزة لله ولرسوله وللمؤمنين هەر میلەتێک هەر گەلێک هەر خانەوادە و خێزانێک هەر عەشیرەت و بنەماڵەیەک و هەر کەسێکیش ژیانێکی پڕ لە ئاستەنگ ژیانێکی ناخۆش لە تەنگ و چەڵەمە ژیان بەسەر دەبا با باوەش بە ئیسلام بکاتەوە کا بزانە چ خۆشبەختیەک ڕووی تێدەکات بەڕاستی عیزەت و سەربەرزی و شەرەفمەندی لە ئیسلامدایە وەکو مزاقەتی ئاەتەکەی خوا پەروەردگاریش العزة لله ولرسوله وللمؤمنين شەرەفمەندی عیزەت خۆشبەختی گەیشتن بە مافەڕەواکان و ئازادی لە ڕێی ئیسلامەوەیە لە ڕێی ڕێبازی پێغەمبەری خواوەیە صلی الله عليه وسلم کاک دکتۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ پەیامێکی پێبوو بە تایبەتی بۆ ئافرەتان بۆ خانمان توانی ئەوان لەکوێ بگەینتە چ شوێنێک ئەوان چۆن مامەڵەیان لەگە دەکرا لە دوای هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەکان چۆن بوو هەموو مرۆڤایەتی قەرزاری نور و بەرەکەتی ئیسلامە هەموو مرۆڤایەتی قەرداری بەزەیی بە بەزەییبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مرۆڤەکان و لەناو ئەوانیش لەگەڵ ئافرەتان و لەناو تێکڕای ژیان لەبەرەکان لەگەڵ ئاژەڵ و باڵندەکانیش ئەسڵەن لەگەڵ ژینگەش ئیسلام بوو هات ژینگە پارێزی داهێنا ئیسلام بوو هات مافی ئازادی هێناوە بۆ گەلان ئیسلام بوو هات ڕزگارکەر بوو بۆ ئەو کۆیلایەتی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرا مەگەر هەموو مێژوو دەتوانی ئەو شاهدیە حاشای لێ بکە کە ئافرەتان زیندە بەچاڵ دەکران کە جیاوازی دەکرا کە کۆیلایەتی هەبوو بەڵێ پێغەمبەری ڕەحمەت بوو هات فەرمووی جیاوازی لە نێو مرۆڤەکان نابێ هەبێت نابێ ئافرەت زیندە بەچاڵ بکرێت فەرق و جیاوازی ئەسڵەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەشارەت دەفەرمێ مژجێنی بۆ ئەو باوکو دایکەی کە دوو کچ سەرپەرشتی دەکات و گەورەیان دەکات و دەیانێریتە ڕێ و شوێنی خۆی بەهەشتەکەی خوای پەروەردگار مسۆگەر دەکات و زۆرێک لە مەشهەدەکانی دیکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصف و وێنایەکە بۆی بە هیچ شێوازێک فەرق و جیاوازی لە نێوان ڕەگەز نەکرێت فەرق و جیاوازی لە نێوان هیچ کەسێک نەکرێت بە هەر جۆرە حالەتێکی نەئاسایی کە هەیەی یای لێ دەبیندرێت کاکتۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بوو بۆ کچەکانی وەکو باوکێک چۆن بوو بۆ کچەکانی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک هەمیشە دڵنەرمی و میهرەبانی پێبیندراوە لێ بیندراوە و شاهدی خوای پەروەردگاریشی بۆ دراوە پێغەمبەری خوا بە بەزەیی بوو بە ڕەحم بوو تەنانەت بەر لەوەی وەڵامی پرسیارەکە جەنابەت بۆ منداڵەکانی خۆی کاتێک کە نوێژ دەکات لە خزمەتی خوای پەروەردگارە لە پێشنوێژی مسلمانان ئاەتەکانی قورئان دەخوێنیتەوە دەفەرمێ کاتێک کە گوێی لە دەنجی گریانی منداڵێک دەبوو کاتێک گوێی هەستی دەکرد کە کەسێکی بە ساڵاتی و بەتەمەن لە ناو نوێژەکەدا هەیە نوێژەکەی کورد دەکردەوە یا فەرمایشتی دروستی خۆی هەیە کە دەفەرمێ کاتێک کە هەست دەکەم ئافرەتی بەتەمەن یا منداڵ دەنجیان دێ نوێژەکەم کورد کردەوە و بۆی بەدەمی ئەوانەوە بچی دڵنەوایی ئەوان بکات بەرامبەر منداڵەکانی خۆشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەزەیی بوو زۆر میهرەبان بوو ئەوەتە مەشهەدەکانی حەسەن و حوسێن دەبیندرێت چۆن لەسەر شانی بوون لە سوزدە لە ڕکوع و منداڵەکانی خۆی بە چ شێوازێک لە باوەشی دەگرتن و خۆشەویستی بۆ دەردەبڕین یا کاتێک کە ئیبراهیمی
کوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفات دەکا نیگەرانی لێ دەبیندرێ فرمێسێک بە چاوەکانی دادێنە خوارێ هاوڵەکان لێی دەپرسن ئەی پێغەمبەری خوا ئەوە ئەتۆش گریان فرمێسک بە چاوەکانت دادێت چ جواب دەداتەوە دەفەرمێ ئێمە شتێک ناڵێین کە ناشکوری ناڕازی بوونی بەرامبەر بەخوای پەروەردگار إن القلب لا يحزن وإن العين لا يدمع واشتێک ناڵێین إنا لله وإنا إليه راجعون دڵەکان نیگەران دەبن چاوەکان فرمێسکیان پێدا دێ بەڵام شتێک ناڵێین کە ناڕازی بوون و ناشکوری بوون بی بەرامبەر بە قەدەری خوای پەروەردگار بۆیە بەڕاستی لە هەر شتێک کە ئەگەر بمانەوێ چاو لە پێغەمبەری خوا بکەین پێغەمبەری خوا مەدرسەیە نەخشە ڕێگایە قوتابخانەیە حتى لە خۆشەویستی بۆ خاک و وڵات مەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ جوانترین وفای بۆ خاک و وڵات و نیشتیمانی دایک نەبوو و بە هەمان شێوە لە دروستکردنی کیان و دەوڵەت ئەی پێغەمبەری خوا نەبوو صلی الله علیه و سلم لەسەر بێ لەوەی کە لەناو خاک و وڵاتی خۆشی لە شوێنی لەدایک بوونی دەربەدەر کرا بەڵام جارێکی دیکە چوو لە مەدینە کە ئەسڵەن یەثریب بوو لەوێ ناکۆچی ناتەبایی هەبوو لە نێوان ئەوس و خەزرەج کە لە مێژوو باز دەکا مێژووی ڕیشەی 100 ساڵ ناکۆچی ناتەبایی هەبوو ئەو هات تەبایی لە نێوان پیاکردن ئاشتەوایی دروست کرد بە هەمان شێوە دەوڵەتی بنیادنا لەنێو ئەو دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو دەگوترێ یەکەمین مێژووی دەستور لە دەوڵەتی مەدینە بینرا کە مافی نەک مسلمانان مافی جوولەکەکان و دیانەکانیشی تێدا پارێزراو بوو بۆیە با هیچ کەسێک مساومەی دەوڵەت مساومەی یاسا مساومەی هیچ زۆرە مافێکمان بەسەردا نەکا هەموو مافی گەلەکان مافی پێکهاتەکان و جیاوازی حق و مافی مرۆڤایەتی لە ئیسلامدا پەیڕەوکرایە و لە ژیانی پێغەمبەری خوا هەموو ئەوانەی جۆرێک لە جۆرەکان بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەردەبرن هۆکاری ئەوەیە کە ناشارەزان لە سیرە و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاشنایەتیان نییە لە حەقیقەتی ئیسلام با جارێکی دیکە چاو بە مێژووی پێغەمبەری خوادا بجێڕینەوە بە مێژووی ئیسلامدا بجێڕینەوە بە سیرە و ژیانی پێغەمبەری خوادا بجێڕینەوە ئەو کات دەزانین پێغەمبەری خوا پێغەمبەری ڕەحمەت بووە بۆ هەموو مرۆڤەکان و بۆ هەموو کەسەکان و ژیانی پێغەمبەری خوا صلی سوودی لێ دەبینین بۆ هەموو ئاستەکانی تەمەنمان کاک دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە بە برای خۆی زانیوە و چی پەیامێکی بۆ ئێمە بۆ لە دوای ئەوەی کە خۆی دەڵێ وەفات دەکەم ئەوانەی کە لە دوای مزگەیەن چین بەڵێ بەتاکید ئەوەشیان فەرمایش شتێکی دروستی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم لەسەر بێ پێغەمبەری خوا هاوڵان زۆر چێژیان لە مەجلیس و گفتار و ئاکارە شیرینەکانی دەبینی بەشێکی سەحابەکان دەفەرمێن سوێن بەخوا کە پێغەمبەری خوا بەو گفتارە شیرینە لەگەڵ ئێمە دەدوا کاتێک کە قسەمان دەکرد سەیری نیچاوانی دەکردین و گوێی لێ دەگرتین و تەنانەت باسی ئەو مەشەدانە دەکەن کە پێغەمبەری خوا چەندە بەڕێز و خۆشەویستیەوە خۆشەویستی نیشانداون لە تەوقە و مسافەحە دەستی نەچێشاوەتەوە تا ئەوان دەستیان نەچێشابیتەوە ئەوانە هەمووی هۆکارە وردەکانن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوارد سەر بێ چەندە بەزەیی و بەڕێز بووە لە بەرامبەر ئەوەشدا لە خزمەتی دانیشتوون دەفەرمن واللهی چێژمان لە قسەکانی دەبینی و لە قسەکان و ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستمان بە ئیتمینان و خۆشبەختی دەکرد لە ناو سەحابەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوارد سەر بێ وەصفی برایەکانی دەکات دەفەرمێ بیری برایەکانم دەکەم لی دەپرسن ئەی پێغەمبەری خوا ئەی ئێمە هاوڵ برایتونین دەفەرمێ بەڵێ ئێوە هاوڵ و هاوڕێی منن برایەکانی من ئەوانن کە لە دوای ئێوە دێن ئێمەیان نەبینیوە و ئێوەشیان نەبینیوە بەڵام لە سەردینەکەی خوای پەروەردگار بەجوابن ئامۆژگاریەکانی ئێمە جێبەجێ دەکەن بەڕێبازی شوێنی ئێوەدا هەنگاو دەنێن و ئەوانە لەگەڵ منن و لە بەهەشتەکەی خوای پەروەردگارن دەڵێ بەشێکی سەحابەکان بە شێوازێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ باسی برایەکانی کرد کە ئومەتی خۆیەتی خوای گەورە لەوانمان حیساب بکە دەفەرمێ وەکو بڵێ شێوازێکی خۆزگەیان لێ دەبیندرا کە خۆزی ئێمەش ئەوانمان بینی وایە و لەگەڵ ئەوان بووین جا ئەوە ڕەحمەتی ئیسلامە ئەوە گەورەی پێغەمبەری پێشەوامانە کە کاتێک کەسێک لە دوورترین کات پەیوەندی بەڕێبازی پێغەمبەری خوا بکە بڕیاری خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵی بدا چۆن خوای پەروەردگار وەصفی پێغەمبەری کردووە و شأن و شکۆی بەرز کردووە وەرەفەعنا لەکە ذیکرەک بەڕاستی هەر کەسێک خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵی هەبی هەر کەسێک بەڕێبازی پێغەمبەری خوادا هەنگاو بنێ خوای پەروەردگار بەرزی دەکاتەوە خوای پەروەردگار ئاسەنگ و ناخۆشەکانی لێ دوور دەکاتەوە و بەر شەفاعەتی ئەوی دەخات مەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواتر بێ وەصف و وێنای ئەو نیعمەتانە ناکا کە خوای پەروەردگار پێی بەخشیوە دەفەرمێ سەحابەکان لە مەشەری دڵخۆشبوونی پێغەمبەری خوا دەفەرمێ هێشتا قسەی نەکرد بوو دەمانزانی کە بەشارەتێکی پێیە دەمانزانی دەیەوێ دڵمان خۆشکە بەو بەشارەت لە دوای بەشارەتانەی کە پێیدا بووین دەفەرمێ خوای پەروەردگار ئەم شەو سوورەتێکی بەسەردا دابەزاندم زۆر جێی دڵخۆشی بوو فەرمویان چ بوو دەفەرمێ سوورەتی کەوتەری خوێندەوە ئینا ئەعطەیناکە الکەوثەر باشە جا دەفەرمێ باسی حەوزی کەوسەری دەکرد بە شێوازێک سەحابەکان لە خۆشییان خەڵک بوو وەکو دەگوترێ باڵ بیانگری و بەرەو ئاسمان بفڕن لە خۆشییان چی ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ خوا پەروەردگار حەوزی کەوسەری پێبەخشیم و حەوزێکە لە بەهەشت
هەر کەسێک لێی بخواتەوە لەم یەظمە بعده ئەبەد ئەحد قەت هەر کەسێک لێی خواردەوە قەت تینوو نابێتەوە. جا هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا سەڵات زۆر تامەزرۆی ئەو حەوزە بوون کە بەرەسی پێغەمبەری خوا ئاوی لێ بخۆنەوە، یا زانایانی ئیسلام کە شەرح و وێنای ئەو حەدیثانی پێغەمبەری خوایان کردی قسەی زۆر شایستەیان هەیە بۆ ئێمە ئیمانداران. دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا باسی حەوزی کەوسەر دەکا و باسی جامەکانی سەر حەوزی کەوسەر دەکا کە ئامادە کراوە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بەدەستی ئەو ئاو بخۆنەوە کەسێک لێی خواردەوە جارێک کە تینوو نابێتەوە، ئەو پرسیارەمان لێ دەکەن دەڵێ ئێوە کە خۆتان پێ ئومەتی محەممەدە صلی الله علیه و سلم، خۆتان پێشێکەوتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم، دەڵێن خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵمانە. باشە چیتان ئامادە کردو بۆ ئەو ڕۆژەی کە خۆتان شایستەی ئەوە بکەن بەدەستی محەممەد المستەفا ئاو بخۆنەوە؟ حتا دەگوترێ ژمارەی ئەو جام و تاسانەی کە ئامادەکراوە بۆ ئومەتی محەممەد لەسەر حەوزی کەوسەر ژمارەیان زیاتر لە ئەستێرەکانی ئاسمان. باشە ئەوە بەشارەتە کە تا ئێستا هیچ زانستێک ژمارەی ئەستێرەکانی کەشکەشانی ئاسمانی بۆ وێنە نەکراوە. دەی باشە ژمارەی ئەو جامانە ئەوەندە زۆربی تۆ چیت ئامادە کردو بەدەستی پێغەمبەری خوا شایستەی ئەو ئاوە بی؟ خوای پەروەردگار لەوانەمان حیساب بکە کە ژیانی پێغەمبەری خوا زیندوو بکەینەوە، لە ژیانی بەردەستەییمان کاری پێ بکەین و لێمان ڕەنگداتەوە تا ئەو خۆشەویستیە بەدەست بێنین تا بەر شەفاعەتی ئەویش بکەوین ئینشاءالله. باشە کاک دکتۆر کاتمان کەمەوە، بەڵام خەڵکێکی زۆر ئێستا دەمان بینێ و دەمان بیستێ دەمێ ئەو پرسیارەدا ڕاستە بکەم گرنگی سڵاواتدان لەسەر ڕوحی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چییە و چۆنە ئەگەر بۆ بیسەران بۆ بینەران ڕوون بکەیتەوە گرنگیدان بە تایبەتی بە سڵاوات لەسەر ڕوحی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. اللهم صل على محمد وعلى آل محمد. گرنگی سەڵەوات لەوە گرنگتر چ هەیە ئێمە بیڵێین کە خوای پەروەردگار کەسێک صلوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدا، خوای پەروەردگار 10 صلواتی لەسەر لێ دەدا. فەرمایشتە دروستەکەی پێغەمبەری خوا من صلى علي واحدا صلى الله عليها 10. هەر کەسێک یەک صلوات لەسەر پێغەمبەری ڕەحمەت لێ بدا، خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆی کەما یەلیق بذاته 10 صلوات بۆ بەندە و مرۆڤێکی گوناحبار دەنێری بە گەورە و عەزەمەت و دەسەڵاتی خۆی. ئەوە چ شەعنێکە، چ شکۆیەکە، چ گەورەییەکە. یا صلوات فەرمانی خوای پەروەردگارە کە وەکو داوا لێمان دەکا صلوا عليه کە داوامان لێ دەکا صلوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەن سەڵات و سەلامی خوا، داواکاری خوای پەروەردگارە. هەر شێوازی صلوات ڕەحمەت و بەرەکەتە، لە ڕژبوونەوەی گوناحە، بەرزبوونەوەی مەرتەبەیە، ئەوان هەموو شەعن و شکۆی صلواتدانە لەسەر پێغەمبەری خوا. صلوات هۆکاری بەرەکەتە و حتا بەشێکی لە دانپێداهێنانی بەشێکی مسلمانان لە جەنگ و جیهادەکان لە کاتێک کە دوژمن تینی بۆ هێناون، کاتێک گەوتونەتە هەندێک حاڵەتی زۆر پڕ لە زەیقەت و ناخۆشی، دەڵێ هۆکاری سەرکەوتنەکەمان بە بەشێک لە صلوات لەسەر پێغەمبەری خوا بینی. کاتێک کە دوای دوعاکردن، کاتێک کە تەکنیکی جەنگمان گرتە بەر، بەڵام صلواتمان لەسەر پێغەمبەری خوا لێدا، خوا پەروەردگار سەری خستین. یا لە ئاسەنگ و ناخۆشیەکان یا هەبووە بە تەکید دەفەرمێ کاتێک کە صلوات لەسەر پێغەمبەری خوا لێ دەدەن، خوا پەروەردگار بەرەکەت دەخاتە ڕزقتان، تەمەنتان، سامانتان، حتا چەندین خانەوادە لە مێژوو لە ئێستاوە دەڵێ سوێن بەخوا گرفتی نەبوونی منداڵمان هەبووە، ڕێگای دکتۆر و دەرمان دوور و وڵاتانی نزیکمان گرتۆتە بەر بەهۆی صلواتدان لەسەر پێغەمبەری خوا. خوای پەروەردگار مژجێنی و بەرەکەتی ئەوەشی بەسەر دەبارین کە منداڵی پێبەخشین. بەڕێزان منزیلگە و شکۆی صلواتدان زۆر زۆر گەورەیە بەڕاستی، با دڵمان بۆن خۆشکەین بە صلواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. تەنانەت ئەوە شکۆی صلواتە لە ناو نوێژدا، ئەگەر صلوات لەسەر پێغەمبەری خوا لێ نەدەین نوێژەکەمان دروست نییە. لە دوعاکردن هۆکاری قبولبوونی دوعا ئەوەیە کە صلواتی لەسەر پێغەمبەری خوا تێدابی بەدەست پێکردن و کۆتاییەکە و منزلی صلوات زۆر زۆر گەورەیە. ئەگەر هەر ئەوەندە بڵێم ببوورە زۆر بە کورتی منزلی صلواتدان لەسەر پێغەمبەری خوا زۆر زۆر گەورەیە و بابزانین پارێزگاریکردن لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو کاتە سەختەکان فریادڕەسە بۆمان. ئەو کاتەی جەنگی ئوحود، کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ببینی مسلمانان لە وەزعێکی زۆر ناخۆشدا هەنا، کاتێک کە سەحابەکان دانرا بوون بەشێکیان نادنانە سەر تەلی ڕمات لە سەر شوێن، ئەو کاتێک کە مسلمانان سەرکەوتن لەوێ مسلمانان ویستیان بۆ غەنیمەت بڕۆن، دەستیان لە ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا کە پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر سەریش کەوتین لەوێ مێ نەخوارێ. قسەی من مەبەستی من ئەوەیە لەو کاتەوە دابەزین یەکسەر کافرەکان و خالیدی کۆڕۆلەکە ئەوجارە مسلمان نەبوو سوورایەوە ویستی لەوێ سەرکەوی، بەڵام پێغەمبەری خوا دوعای کرد، پێغەمبەری ڕەحمەت فەرمووی خوایە گیان سەریان نەخی اللهم لا تعلوا علينا. لەو سەر پێغەمبەری خوا کە دوعای کرد و قسەمان لەسەر چییە بۆ چەند ساتێکی کەم سەحابەکان دەستیان لە ڕێنمای پێغەمبەری خوا هەڵگرت، پشتیان تێکرد، ئەو شکستە هاتە پێش مسلمانان. دواتر هاتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ فەرمووی اللهم لا تعلوا علينا، خوای ئەوانە بەسەر ئێمە سەر نەخە. خوای پەروەردگار ئاەتی دابەزاند
ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. أو پیغمبری رحمته لهمو کاتکان کاتک ئامۆژگاریەکانی جێبەجێ بکەین سەرکەوتن و خۆشبەختی و دووربوون لە ناخۆشی و ئازادی گەلان و ئازادی خێزانی و ئازادی تاکە کەسیش لە ڕێی شوێن پێهەڵگرتنی ڕێبازی پێغەمبەری خواوە دەستمان دەکەوی صلی الله عليه وسلم. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خوا پاداشتی ئێوەژاتەوە دەستی ئێوەش خۆش لەگەڵمان بووی سپاس دەکەین خوای گەورە سەرفراز سەرکەوتوو دوکات دەستی ئێوەش خۆش خۆشەویستان و ئازیزان من بەردەوامی نادەم لێرە بە دواوە دەسمە لای هاوکارم کاگی دریس کە ئەو لە نێو خەڵکە پەیامی هاوڵاتیان دەگوازێتەوە ئەمڕۆ شاری قەڵا و منارە شاری هەولێر زۆر بە گەرمی لە پێشوازی پێغەمبەری خوادایە صلی الله عليه وسلم بۆ ئێوە سڵاوەتەکان لەبیر مەکەن سڵاوەت بنێرن بۆ ڕوحی باش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست بە ڕێبازەکەی وگرن. ئێستا دەچمە لای هاوکارم کاگی دریس کە پەیامی خەڵکتان بۆ دەگوازێتەوە لەگەڵ کاگی دریس بینەری پەیام بن پەیامی هاوڵاتیانتان بۆ دەگوازێتەوە. سڵاوتان لێ بدەم کاتتان باش زۆر سپاس بۆ هاوکارانم کەوا لەناو بازاری شاری هەولێرەوە لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵ ئێوەدا بن منیش درێژ لە پێدەری ئەم ڕووماڵە دەبم. هەڵبەتە شاری هەولێر جیاواز لە شار و شارۆچکەکانی دیکە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئەم یادە بەرز ڕادەگرێت. هەڵبەتە دوای 12 ڕەبیع الأول لە مزگەوتەکان لە گەڕ کۆڵانەکان لە نێو بازاڕەکان ئەم یادە بەرز ڕادەگرێت بۆ نەو بە مناسبەی جیاواز یاخود بە شێوەی جیاواز. هەڵبەتە ئەوەی کە ئێستا ئێمە لێی ناو بازاری شاری هەولێرە لەم بازاردا یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکرێتەوە خەڵک هاتوون ئێرە و هونەرمەندان و کەسانی ئاینی مامۆسانی ئاینی کەسایەتەکان لێرەوە پەیامی خۆیان دەگەێنن و دڵخۆش خۆیان دەردەبڕن. هەڵبەتە یادی لەدایکبوونی پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم یەکێکە لەو یادانەی کەوا لەلای موسڵمانان زۆر گرنگ و پیرۆزە و خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا ئاماژەیەکی پێداوە کە ئەم ئاماژەیە بەسە بۆیە کە ئێمە لەلایمان گەورە بێت کە دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. هەڵبەتە من سەبار بەم بۆنەیەوە دەسمە لای هاوڵاتیانی شاری هەولێرە و کەسانی هاتوونەتە ناو بازار گفتگویان لەگەڵ دەکەم بزانم خۆ پەیامیان چییە و دەیان هەوێت چۆن ڕێ و ڕێبازی پێغەمبەری ئازیز درودی خوای لەسەر بێت زیندوو بکەنەوە. ئەگەر هاوکارانم یارمەتی دەرمن سڵاوتان لێبێت قوربان سڵاوتان لێبێت. دەمەوێت سەبارەت بە یادی لەدایکبوونی پێغەمبەر هەندێک قسەم بۆ بکەی بۆچی هاتوونەتە بازار چۆن یادی پێغەمبەر بکەینەوە. وەڵا ئەو یادێکی خۆشە ئەو یادێکی خۆشە هەموو ساڵێ شاری هەولێر بە گەرم و یادە دەکاتەوە هەموو دڵخۆش هەیەی بە نوعێک ڕای خۆی دەردەبرێ هەموو ساڵەنێتی شاری خۆی هەر ئەوهایە هەموو ساڵە بە نوعی دەردەبڕی هەموو خەڵک دڵیان خۆشە هەروەها تەماشا و خەڵک بە جۆش و خۆشەوە دێنە ئەو بازاڕی بە دڵخۆشی بە سەرخۆشی هەموو بە دێنەوە شارێ. تا چەند گرنگە ئێمە سونەتەکانیشی زیندوو بکەین. وەڵای برا زۆر میمە سونەکە زیکەیە بەڕاستی ئەین لەسەرمان سونەکە زیکەنەوە بە گەوری ڕابگری ئەو یادە بە گەوری ڕای وەکو ناوی خۆی بە گەوری ڕای بگرین. دەستان خۆش بێت. بابێمە خزمەتی جەنابتان دەتان هەوێت لەم ڕۆژەدا چ پەیامێک بگەین. ئێمە لێرە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پیرۆز بای خۆمادانین و تەواوی مسلمانانی جیهان و تەواوی گەنج و پیر و لا و خوشکانی مسلمانمان لە هەموو جیهان بە تایبەتی شارەکەمان شاری هەولێری خۆشەویست و ئێوەی خۆشەویستان ئینشاءالله دەبێتە مایە هەوێنی خۆشی و خۆشگوزەرانی بۆ ئێمە و بۆ تەواوی میلەتەکەمان و بۆ تەواوی برایەنمان لە غەزە ئینشاءالله خوای گەورە لەو مانگە پیرۆزە لەو ڕۆژە مەزنا دەبیتە مایە ئاشتی خواست لە بۆ برایەنمان لە غەزە و لە بۆ ئێمە لە شاری هەولێر و گەنجەکانمان دڵفراوانتر دەکەن و ئینشاءالله دەبیتە مایە خێر و خۆشی و تەواوی خەرکی کوردستان و ئێوەی خۆشەویست. دەستان خۆش ئێمە چۆن یادی مەولود بکەینەوە مسلمانان چۆن یادی دەکەنەوە لە هەولێر. مسلمانان زۆر باش یادی دەکەن و هەمویان بەشداریان کرد بەبێ ئەوەی تەلەفۆنێک بێ بەبێ کەس داواتی کردبێ ئەم لێرە شتێکی سەیرم بینی برا ئەمەریکێک و کەنەدیەک پێکەوە دەڕۆیشتن منیان ڕاگل لە ڕێگوتیان باشە ئەمە هاتینە ئێرە ئەوە چی ئەو قەرەبارخە لێرە چ فیستیڤالەکە بە ئینگلیزی قسەیان دەکرد وەڵای گوتم فیستیڤالنی ئەوڕۆ ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەبێ ئەوەی کەس داواتی کردی بەبێ کەس تەلەفۆنی لۆ کرابی بەبێ ئەوەی هیچ کەسێک نامە چیلۆ چبی برێ کاکە وەرات و داواتی منێ ئەمە لە مارێ زۆر گەنجەیە وەکو ئێمە ئێستا لە تیڤیەکان تەماشا دەکا داوت نەکرای لۆ ئەو یادە مەزنەی بەشداری بکاتن ئێمە خۆشحاڵین شخصانەکان لە دەرەوەی وڵات دێنە شارەکەمان بەشداری ئەو یادە دەکەن ئێمە سەربەرزین بە پێشەوای خۆمان ئینشاءالله دەبێتە مایە خێر و خۆشی لە هەموومان. دەستان خۆش زۆر سپاس دەکەم. هەڵبەتە لە ئێستا لە کاتژمێر بە دیاریکراوی دوای کاتژمێر 9 بەیانیەوە لە نێو مزگەوتەکان
مەراسیمی مەولود خوێندنەوە دەستی پێکردووە و لەناو مەولودەکەش مامۆستایانی ئاینی وتاریان هەیە و باز لە ژیاننامە و سیرەی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم. دەمەوێت هاوڵاتیانی زیاتر وەربگرم. سڵاو لێبێت، ئێوە دەتانەوێت لەم ڕۆژەدا پەیامێک بگەێنن. بەڵێ بەبوونی هاتنەوە یاد لێدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی کوردستان تایبەت شاری هەولێر و کوردستان دەکەم. هیوادارم من پەیامێکم هەیە لەو ڕۆژەدا، هیوادارم لەو خاوەن پیشانەی کەوە هەوڵ دەن لەو ڕۆژەدا یعنی بە خۆڕایی شتەکان بەسەر خەڵک دابەش بکەن، ئەوجا هەر جۆرە پیشەیەک بێتن لە جیاتی ئەوی هیوادارم ڕۆژانە یعنی وجدانی خۆیان ئاسوودە بکەن، سعرەکەی نرخی بە سعرێکی هەرزان بێت، یعنی وەسەد بیتن، نەک ئەوەی تەنها لە یەک ڕۆژدا سعرەکەی بکەن بە خۆڕایی. زۆر باشە، دەستان خۆش بێت. خاڵە سلام علیکم. علیکم سلام سەرچاو. ئەوڕۆ چۆنە هاتوویە ئێرە؟ وەڵی خۆشترین ڕۆژە بە من، خۆشترین ڕۆژ لە ژیانی ئینسان. یادی ئەو خۆشەویستە دەکەینەوە، هیچ جێ وەکو هەولێر نییە. پێشەشی پیرۆزبای لەگەڵ موسڵمانانی جیهان دەکەم، بە تایبەتی موسڵمانی هەولێر. هیوای خۆشەویستی منیان هەیە، هەموو یەکتریان خۆش بێ، لە یادی ئەو خۆشەویستە. زۆر مەمنون بەخێر بن سەرچاو. دەست خۆش بێ، زۆر سپاس دەکەم. هەڵبەتە جگە لەوەی کە خەڵک هاتوتە ئێرانە، بەشێکی دیکە لە وڵاتیان هەم هاتوونە ئێرە ئاڵای خۆشەویستیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوڵاتیان بدەنەوە بە جۆرەکان کاس پیش بکەن. سڵاو لێبێ، لە کەیەکەوە لێرەی ئەو ئاڵایە دەفرۆشت؟ وەڵا لە سوێنێ زواتینە. ئیشی خۆدا و ئیشەیە؟ ناوەڵە بەزەوڕۆ. بەێ باشە، چ پەیامێکت هەیە؟ چۆن یادی مەولود بکەینەوە؟ باشە. ئەگەر هاوکار یارمەتی دەرم بێت ئەو هاوڵاتیانەی کەوا هاتوونەتە ئێرە لەسەر قەڵای هەولێر، لەسەر قەڵای هەولێر و لە بەردەم ناو پارچی شار و لە شوێنەکانی دیکەش